جارێکی دیکە سڵاو بینەرانی کوردستان تیڤ و شەواهەنگی کوردستان ستار بە بۆنەی 22مین ساڕۆژی دامەزرانی ئەم کەناڵە گەورەیە بەردەوامەوە ئێستاش دەچینە لای بەشداربوویکی دیکە سۆزدا لە ڕۆژاوای کوردستانەوە. بەرهەمێکمان پێشکەش دەکات سۆزدا خان با بفەرمووین. چەپڵەیەک بۆ سۆزدا.
دەم خۆش دەست خۆش سۆزدا دەنگ خۆش سۆزدا هەر لەوێ بوەستە گۆرانیەکی خۆش ڕێز و دەنگێکی جوان سڵاومان ئەمڕۆ زۆر باش بۆ ڕۆژاوای کوردستان سترێس سرێسی نییە مامۆستا سترێسی نییە سرێسی نییە دڵنیای لەوەی کە ئەمەی بۆ حسابکەن بە پرۆگرامێکی تر چێڵێ من داواکەم قەد و وانە؟ کەلمەیاس یەک جملەمان بۆ بڵێ ئێستا بزانم بەبێ لە جنا باشێڵیت بەڵێ قدك المياس يا عمري يا غصين الباني كاليسري قدك المياس يا عمري يا غصين الباني كاليسري أنت أحلى الناس في نظري جل من سواك يا قمري أنت أحلى الناس في نظري جل من سواك يا قمري دینا بەخوا بێ بۆی حسابکەن ئەم شەو تۆش کۆپلێکی و گۆرانیمان پێشکەش بکە زان کورکامیان خۆشترێ لێ بە مامۆستا کوردی بە کوردی كدڵێنم ڕۆدەشت و کێوشینە چەندەمەڵ بەندی ئێمە شیرینە کەدڵێنم ڕۆدەشت و کێوشینە چەندەمەڵ بەندی ئێمە شیرینە بڕۆ سەرگەردیارە ببینە لە جیاندا گوڵێکی ڕەنگینە بڵۆ سەرگەردیارە ببینە لە جیهاندا گوڵێکی ڕەنگینە سۆزدا مامۆستا کامیان باشتر بوو؟ کام باشن دینا بە ڕۆحێکی کوردی زۆر جوانی وت زۆر سپاس قەد و کەلمیاسیش سوزدا خان بەڵێ. بە ڕۆحێکی حەلەبی بیتەواوەتی کەواتە شن زۆر زۆر سپاس. باشە ئەز لەگەڵ ئەزمونێکی بەخیبرەوە دوشتی جیاواز سپاس زۆر بۆ سپاس. بۆچوونەکەت مامۆستا سپاس سۆزدا بە کرمانجی پەیامی پیرۆزبایی خۆت بۆ بینەرانی کوردستان ستار و ڕۆژاوای کوردستانیش بنێرە فەرموو پیروزبای سالیادی کردستان تیوی تکم براستی به هیویمه هر سرکوه انشالله گەلێک سپاس ئەمژی بەهێبینە هەر ساغبی زۆر سپاس گۆرانی من پیشکش کردی دیسا یعنی دلێوە بێ و خزمەت بەنە بە زۆر دڵمان بوو. سپاس دەم خۆش خالی خۆش بوو مامۆستا محەممەد شێخۆ ئەو یەکی لە هەرە گۆرانی خۆشەکان کە ئەمە ئەوە کوردیەکە بەڵێ بەڵێ کوردیەکە ئەڵێم ئەڵێم نام بن باسی کوردیەکەکەم کاکە دەست خۆش بیرە زەرگەرتوو بێ. دەست خۆش سوزا فەرموو ئێرەت دەچینە ڕوو ناکردەوە دەستت خۆش بێ فەرموو دەچینە لای بەشداربوویشی دیکە بەڵێ. پێمابێش هەر لە ڕۆژاوای کوردستانە بەڵێ دەچینە لای؟ دەچینە لای خالید کە بەشداربوویەکی کوردستان ستارە بەرهەمێکمان بۆ ئەم شەو ساڵیادی 22هەمین ساڵی وەگەڕی کوردستان تیوی پێشکەشەکە داوا لە خالیدەکە بێتە سەرشانەوە چەپڵەیەک بۆ خالی جاره کدی جانم نی
بتوانا بكي من دخوازن من دخوازن ازم دلالا دست جیبازم دلت هفینه سری چه سالا کتا کزوری دی من دوزم من دخوازن من دخوازن ازم دلالا دست جیبازم دلت هفینه سری چه سالا کتا کزوری دی من دوزم هیلال من هوا سجا من هوا من بخدانی ببیگاه شاید هیلال من هوا سجا من هوا من بخدانی ببیگاه شاید من دخوازن من دخوازن هزیم دلالا دست بجیباز ربنی من دخوازن من دخوازن هزیم دلالا دست بجیبازن دنیا بهار بی امشو سیرانه منو لاوی خواه دار که من چکر مسوز دایگ دو خود بزانه وی دمی دگ دا گیشلو بینکر دنیا بهار بی امشو سیرانه منو لاوی خواه دار که من چکر مسوز دایگ دو خود بزانه وی دمی دگ دا گیشلو بینکر چوادش بیرکن سازام دایی لگلاوی خوی گود نخدایی چوادش بیرکن سازام دایی لگلاوی خوی گود نخدایی من دخوازن من دخوازن هزیم دلالا دست جیباز ربنی من دخوازن من دخوازن هزیم دلالا دست جیباز سپاس دەنگ خۆش، خۆش خاڵێ. هەر ساخبی هەر وەرە هەر فەرموو. بۆ کوێ بۆ کوێ هەربژ ئێستاوە کووە ئێستاوە شای کو ئەو هایە ئەو هایە هیوایەتی دینە شایە بزانمەوە چۆنەوە چۆ بۆ هەمووی فێرمین کاکە دەست خۆش دەم خۆشکە خاڵێ خاڵێکێکە پیرۆزبای خۆت لە دەنگ خۆشەکان فەرموو بناوی خو پیروزبایی دی کنالت کم هویدارم نک 22 سال وکی دکتر بلقیس گوتی بتا 122 سال انشالله ئیشەڵڵا خدمتك جان خدمتك فوقش كاركي بخش يعني براسي هتانو كم شغلت في قناة دانا ديتيا وهويدار برسر كفتي بي زۆر سپاس دەست خۆش بەخێر بیت فەرموو زۆر سپاس دەست خۆش. بەخێر بیت دینە ئەم شانۆیە هەز دەکەم تۆزێک پێویستی بە هەڵپەڕین و هەیەجان بەڵێ. و شوۆیشی جوان هەیە بەڵێ باشە دەچینە باشە لای ئەچینە لای دکتۆرە بەرهەمێکی بەڵقیس دکتۆرە بەڵقیس بۆ خۆی و بەو کراسە کوردیە جوانەی ئەگەر بفەرمێتە سەر شانۆ دکتۆرە بەڵێ چەپڵەیەک بۆ دکتۆرە لێدەین شوێنێک باسی تۆ مەکرد تۆش پێت ئەزانی خۆت لێم وی نەکرد تاقەتم نەما بەسە بێ
هەمووی نەکرد تاقەتم نەما بەسە بێ ئاگا هاوارێک بکەم خەڵک تێمەگە دەستخۆش دکتۆرە بەڵێ دەستخۆشی لە دکتۆرە ئەکەین دکتۆرە ئێرەی دکتۆر بەڵقیس هەموو جارێ سەرشانۆ بەڕاستی ڕازێنێتەوە گۆرانێکی خۆش و ئاوازی مامۆستا هەڵکەوت و وابزانم کۆڕاڵەکەی خۆمان شارەکەشی جەنابەت بووی بەڵێ من و کاک میرا کۆرسی ئەو گۆرانیین بەڵێ باشە دینا ئەم شەو جوانی شنووسێت بەڵێ وانە؟ جار شتێکە نووسی داوا لە کاک دەرباز دەکەینی شارێکشمان پێش بڵێ ئەچمە لای کاک دەرباز هەمومانی توش کرم شەو تۆ گۆرانی بڵەو تۆ هەڵپەڕە و تۆ ئەمکە و تۆ ئەمکە ئەچمە لای ئەو شارێکی خۆشی کاک دەرباز گوێ ئەگرین بە دەست و پەنجەی سەید ئەحمەد میوزیکەکەی ئەژەنێت و ئەچینە تۆزێک ڕۆمانسێتەوە. ئازیزی من لێم ببوورە لە بەردەم ناز و مەکریدۆ کە ئازانیم لێم ببوورە بە پێی پێویست لە سحری نیگای چاوی تۆ شارەزانیم تۆ بێ ماڵت لە هەور و تۆ بێ ماڵت لە هەور و فریشتە پاسەوانت بێ جوانترین سنەوبەری شار بووە میشە سێبەری باڵای جوانت بێ تۆ بێردەم پێ بکەنی تۆ بێردەم پێ بکەنی و ناخۆشیت نێتە پێشێ هەستێرەکان چرای ماڵت بە ئاسمان نازت بکێشێ تۆ بێردەم پێ بکەنی ناخۆشیت نێتە پێشێ هەستێرەکان چرای ماڵت بە ئاسمان نازت بکێشێ ناسک ماچتەکەم ناسک ماچتەکەم خۆشمەوەی پەپولانە وەرە جارە میوانم بە و دڵم بکە بە جۆلانە ناسک ماچتەکەم خۆشمەوەی پەپولانە وەرە جارە میوانم بە و دڵم بکە بە جۆلانە چەنێ جوانە مەوینە لە پڕچێژی بێ سنوورە وەرە با بیکەم بە دیاری لە شارە چی گوڵی سوورە وەرە با جۆرێ ماچتکەم وەرە با جۆرێ ماچتکەم سرتەی باش قەت پێی نەزانێ با جۆرێ عاشقی تۆ بم کە تۆم نەبێ لێم بپرسن کوا تۆ کوانێ کە لە لامی بیرت دەکەم کە لێرەنی پێکەنینی ژەرازارە باوەڕ بکە تۆم لایەنەبی لە جەژنانی ژەر چۆڵۆڵام شارە چەنێ جوانە مەوینە لە پڕچێژی بێ سنوورە وەرە بابیکەم بە دیاری لە شارە چی گوڵی سوورە وەرە بابیکەم بە دیاری لە شارە چی گوڵی سوورە سپاس بۆ تۆ دەستخۆش مامۆستا سپاس بۆ تۆش دینە وابزانم جەماعەت لێدانەکەی دەستی من بۆ پشتی دەرباسیشی خۆی کردەوە ئەبزانم soon as possible گوێگرن لەو خەبەرە بەو زوانە سپرایزێکتان گوێ لێبێ وابزانم سپاس دینە دوای ئەو بەشەکەت گاڵتاکە وەڵا کەتی ناکە دەرێنە دەڵێم کەتی نەکەی گاڵتاکەم بە ئیشی کردووە ئەوەی ئەوێ ئیشکا بابێ دەستێکی لە پشت شەقی دینا ئیشی کردووە دکتۆرە بەڵقیسیش گیان زۆر باش بوو تۆ دەست لێدانەکەی دیناخان لە پشتی تۆ نادینا بەکارە بەس بە شارەکەتەوە دیار بوو کە دەست لێدانەکە ئیشی خۆی چەپڵێک بۆ میرا ئافەرە میرا زۆر باشە سون گوێمان لێبێ لەو خەبەرە ئینشاڵڵا ئەچینە لای ستار بەردەوام دەبێت بەڵێ ئەچینە لای بەشداربوویەکی تر بەشداربوویەک کە دەنگێکی خۆشیە بەشیر ئازاد لە ڕۆژاوای کوردستانەوە بە چەپڵەیەوە پێشوازی لێ دەکەین
مسافر تاكرم رابن دلان رابنهم وز رابنهم وز بحالم تجمال وملك اسكرم تزهلام وز دمرم تزهلام وش بيركرم تزهلام وازدمرم تزهلام وش بيركرم دەم خۆش دەنگ کاک بەشیر خۆش، دەنگ هەر خۆش، بژیت دەنگ خۆش. بەرەمێکی جوان بوو دەرباز من 10 ساڵە لەگەڵ بەشیرم هەر ناویم بیرەچێ کە ویستم بڵێم ئێستاش لەگەڵ بەشیر خالیت بیرم چوو بەشیر پیر بۆ بووە ناو دینا پیر بووە تاڵی سپیشی ماجەما لە دەگەر خشکە پیر بوو بووە. هیچمەڵە نەگەر پیر نەبووم چەپڵێکم بۆ لێن ڕاوسەبالەی دەم چەپڵەکەی مامۆستا ئاوا بوو بۆ پیر بوومەیە ڕۆ بەشیر ئازاد نەک بەشیر شتێکی تر دوو ئاگاو لێ مامۆستا ناوەکەمان بەتەواوی ناوەکە قورسە وەڵڵا گلەیەکانت هەڵگرە بەشیر بۆ لە بیرمەچێ تۆ وڵای تر کێشەیەکە لای خۆت ئەبێ حەلیکە من زۆر باشە بەشیر باشە. بۆ کامێرە پەیامی خۆت بەڵێ بە بۆنەی ساڵیادی کوردستان تیڤ بە زاراوەی کرمانجی بنێرە بە کرمانجی بە بەڵێ کرمانجی. بەڵێ هەموو ساڵێک طبعاً هیوادارم ئۆکێ. کەناڵی کوردستان تیڤ حتا ئەم وڵاتە ژیاوە بمێنێ یاخوا سەرکەوتن بۆ دەخوازم زۆر سپاس چی بوو؟ بەزەوە ئەوە چی کرمانجی بوو؟ نەبوو تر ئەو بووە ناوی نازانم لە بینی خۆمان بێ بە کرمانجی حەزم نەکردو بەڵام بە سۆرانی حەز بوو زیاتر دەمتر لەینە هەر زۆر سپاس بەشیر لە بەشیر، ڕۆژە دەست ڕۆژ خۆش ئاوای دەنگ کوردستانەوە هیچ بەڵێ، بەمەسووری ئاوانێکی لیژنەمان زۆر نییە سپاس. خاڵ نییە بە ئیسراحەت شۆرە و شوێنی خۆت دینا مامۆستا حەقە خاڵیان بۆ دانەی بەخەوەنە باش بوونم وەڵا باش بوون هەچینە ناو بڕێک بینەرانی کوردستان تیڤ و کوردستان ستار وەگەڕێنەوە لاتان فەرمون جارێکی دیکە سڵاو بینەرانی کوردستان تیڤ و لە شەواهەنگی تایبەتی کوردستان ستار بە بۆنەی 22مین ساڵ ڕۆژی دامەزرانی و کەناڵە گەورەیە بەردەوامین چەند بەشداربێک ماوە دینا بێنە سەر بەڵێ شانۆ. ئەچینە لای کاک عەدنان لە باکووری کوردستان لە شاریوانەوە میوانی کوردستان ستارە هەتا ئێرە خۆی گەیاندووە و ئەم شەویش بۆ ساڵوەگەری کوردستان تیڤ بەرهەمێکمان پێشکەشەکات لەم پرۆگرامە جوانە با بفەرمێت کاک عەدنان چاپڵەیەک بۆ عەدنان. دردایا جبرینت خلکی را دو درمانی جبرینت من افضال خود را دو خشیمان ازانی جکلو گازندت خلکی را تو
داری جکلو گازندت مرا دکر Ola bir indarım be dermanım dermanım Eşbikem ey yaramı Min neşeve min roja Leyla Leyla ey Leyla Bez dilimin xam afsoja Leyla Leyla kezebame Min neşeve min roja Leyla Leyla ey Leyla Bez dilimin xam afsoja Leyla Leyla kezebame Leyla 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 ey Leyla 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 kezebame نبیجم من تجبیر کری لیلا لیلا ای لیلا من کار من رنگا گری لیلا لیلا kezebame نبیجم من تجبیر کری لیلا Leyla ey Leyla men Kar mene ronka geri Leyla kezebame Leyla 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 ey Leyla men Leyla 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 Her sağ olun gelen spas. دەمخۆش دەنگخۆش سەرکەوتوبی کەماڵێ مەخەرا کردلاوە ئەوە چێ بۆ واکەی کاکە دینا لە باکچێ شەر الله الله مامۆسای قسە بکات عدنانی کێکە لەو دەنگانەی بەڕاستی مەوهیبێکی هەیە لەگەڵ گۆرانی حوسنیش پێکەنینە جوانەکەی لەسەر ئەوە دەبێتی زەحمەتە. کاوە زۆر زۆر سەختە بەڵێ. تەنها یەکێک لە بڵێن لە پاڵەوانی هەموو وەپەنی عەرەبی کە ئەو شتە دەکات نەجا سەغیرەیە ئەوەش من لەوە بینیوە تا ئێستا لە کەسی کە نەمبینی زۆر سپاس زۆر سپاس مامۆستا دەستخۆش دەمخۆش عدنان جەنگی خۆش لە بێ باکووری بەڵێ کوردستانەوە ڕێزمان بۆ باکووری کوردستان بۆ هەر چوار پارچەی کوردستان پەیامی پیرۆزبایی خۆت بۆ کوردستان تیڤی بنێرە ئەمن ئەو گۆرانیە کامێرەکەوەکە قسە دەکەی. بڵێ ئەو گۆرانیە خۆمە لای برادەرەکەم بۆ من دیاری هاتیە باشە منیشکەمە دیاری بۆ کوردستان تیڤی ئەوش زۆر سپاس دەست خۆش زۆر زۆر سپاس داخوازەی سەرکەوتن بە ناوی خۆ دەخوازم بۆ کوردستان ستار هەر بمینی ئینشەڵڵا ئەمژی زۆر سپاس. داخوازە سەرکەوتن بۆ دەخوازی زۆر سپاس بەخێر بێ هەر لەوانەوە تا ئێرە ڕووناکە کردەوە بە دەنگە خۆشەکەت زۆر سپاس ئەم ستەیجە جوانە و جوانتر کرد ئەدنان بەڕێ. دەست خۆش بێت و زۆر بەخێر بێت زۆر سپاس بەڵێ دینا دوایین دوو بەشدار بوو دێنە سەر ستێج بەرەمێکی جیاواز ئەم جارە دوێت بەیەکەوە بڵێ گۆرانی پێشکەش دەکەن بەڵام بەر لەوە دەمەوێت سوپاسی ستافی کوردستان ستار بکەم بڵێ ئەو ستافی کە ماندوونە ناسانە ماوەی چەند مانگێکە بە بەردەوام کار دەکەن جارێکی دیکە سوپاس بۆ لیژنەی بەڕێز
سپاس بۆ ئەندامانی تیپی میوزیک ئەم جارە باسی ئەو کەسانە دەکەین کە دەرناکەون بڵێ لە پشتی لە کامێرەوە وێنەگەکانەوە دەست پێ دەکەین. زۆر سپاس بۆ کاک جیهاد سابر، فەلاح حەسەن، محەممەد جەمال، محەممەد کەلاری، ڕێباز عوسمان، سامی سەدیق، کاوە محەممەد ئەمین، هەروەها کامەران بەکرد بێگومان دیناوەکو باسم کرد ئەمانە کامێرەمانەکانن، هەروەها مۆنتێر ئەوانەی کە دوایی بەرنمەکە ئیدیت دەکەن، هەڵکەوت ڕزگار، وەرین نەجات، هەروەها تەنسیق محەممەد شکری، هەروەها کۆمەڵێک ناوی دیکەش بەڵێ کۆمەڵێک ناوی دیکە لای منە. سپاس بۆ ڕێکان لایتینگ دواتر ئەچمەلای دەرهێنەری پرۆگرام محەممەد جەمیل، جێبەجێکاری پرۆگرام فەرمان جەمال، یاریدەدەری دەرهێنەر پشکۆ شێخ عەلی، ڕێکخەری تەکنیک عومەر ئەیوب، ڕێکخستن و هەمانگی زرار مستەفا، ئۆپەرەیشن یعنی خوێ و ترش و ئەم شتانە شێرکۆ سنجاوی، پلەی ئاوت عادل سەمیر، دەنگ بەشدار محەممەد و بەهمەن فەرەجی. دەستان خۆش بێت ئێوە لە پشتی کامێرە و لە ئیدارە و لە جێبەجەکار و لە ئامادەکاری پرۆگرامە ئێمەتان هێناوە ئێمەتان گیانووە تا ئەمڕۆ دەستخۆشی و چەپڵێکیان بۆ لێدەن. بەڵێ جارێکی دیکە دەستخۆش دیناوەکو باسم کرد دوایین دوو بەشدار بوو بە یەکەوە دێنە سەرشانۆ، هەریەکە لە ئیدریس و کوردستان کە خەڵکی باشووری کوردستانن بە چەپڵەیەوە پێشوازیان لێ دەکەین. با بفەرمونون. دیسان شوهر بو حالي من عالم سوته لنالي من دیسان شوهر بو حالي من عالم سوته لنالي من ای خدا لو اگر برانا ورانا وبرانا يا بيت ومالم ورانا 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 ای خدا لو اگر برانا ورانا وبرانا يا بيت ومالم ورانا 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 قربانت بم ای بایشاوی خو بلا چاوم نکاوی قربانت بم ای بایشاوی خو بلا چاوم نکاوی ای خدا لو اگر برانا 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 یار ببیت و مالم ورانا 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 ای خدا لو اگر برانا 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 یار ببیت و مالم ورانا 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 دەم خۆش ئیدریس، دەنگتان خۆش. کوردستان سەرکەوتوو بن دینابەر لەوەی بۆ چوونیان وەربگری کاک محەممەد جەمیل ستاف گلەییان دەکرد ناوی دوو کەسمان بیر چوو لە ستافەکە کە سپاسیان بکەین ئەو دوو کەسێک کە بەردەوام وێنەی جوان جوانمان دەگرن هەریەکە لە کاک جەمالیات فۆتۆگراف هەروەها کاک سۆریاس زۆر سپاس بۆ دەستان خۆش بێت بەڵێ
سپاس بۆ وێنەکانمان زوو بۆ بنێرنەوە ماڵتان ناوە بەڵێ بینەران چەند بەشداربوویەکی کوردستان ستاریش نەیانتوانی ئەم شەو لەگەڵمان بن بە هۆکاری تایبەت هیوادارم لە ئەڵلقەکانی داهاتوە بیان بینین دەستخۆشی لە ئیدریس و کوردستانەکەم دەستان خۆش کوردستان لە تۆ دەست پێ دەکەین پەیامی پیرۆزبایت بە بۆنەی ساڵیادی کوردستان تیڤی بنێرە پیرۆزبایی لە کەناڵی کوردستان تیڤی دەکەم و دڵنیام نەک 22 ساڵ 100 ساڵی تریش زیاتر خزمەتی گەلی کورد دەکات بێگومان دەستخۆش زۆر سپاس کاک ئیدریس سەرەتا بەناوی خودای گەورە و مهرەبان زۆر دڵخۆشم بەڕاستی کە لە پرۆگرامی کوردستان ستار لە یادی دامەزراندنی کوردستان تیڤی کە یەکەم کەناڵ بوو لە ساڵی 1999 کە یەکەم کەناڵی ئاسمانی بوو کە دامەزرا ئەو کاتێک کە خەڵکانێک ینی کە لە دەرەوەی وڵات بوون کە لە ناوەوەی کوردستان بوون هەواڵ و زانیاریەکانیان زۆر بە شێوەیەکی زۆر باش پێیان دەگەیشت بەڕاستی بۆیە خزمەتێکی زۆر باشی کردووە دەستخۆشیان لێ دەکەم و هیوادارم وەکو هاوکارم کوردستان خانوتی هەر 22 ساڵ نەبێت 100 ساڵ زیاتر خەباتیان بەردەوام بێت و بەردەوام بن لە کارە جوانەکانی زۆر سپاس بەخێربێن بەڵێ بینەرانی کوردستان ستار ئەم شەو لەگەڵتان نابووین لە پرۆگرامێکی تایبەت بە 22 ساڵەی دامەزراندنی کوردستان تیڤی هیوادارم توانی بێتمان میوانێکی ڕۆحسووکی ماڵەکانتان بین زۆر سپاس جارێکی دیکە پیرۆزە ساڵیادی دامەزرانی کوردستان تیڤی سپاس کە تا ئێستا بینەرمان بوون شەوتان شاد